هەر لە سەرەتای بوومەلەرزە بەهێزەکەی تورکیا و سووریاوە ئاست و شێوازی بەهاناوەچوونی وڵاتان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جیاوازی بەرچاوی پێوە دیار بوو بۆ ئەوەش پاساوی زۆر باسکراوە. بەڵام دوجارەوەی کە ژمارەی قوربانیەکانی زۆرتر کرد و نەهامەتی زیان لێکەوتوانیش زیاتر دەکات ئەو پشت گوێخستنەیە کە باشکرا هەستی پێدەکرێت. ناوچەکانی باکووری سووریا بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە بەڕێوەی دەبات بەهۆی گوشارەکانی رووسیا و میلیشیا دەرەکیەکانی هاوپەیمانی ڕژێمی سووریا و ژمارەیەکی گەورەی ئاواری تێدا کۆبووەتەوە. بۆیە چڕی دانیشتوان و هەژاری خەڵکەکەی و خراپی تەلار و بیناسازی بوونەتە هۆی ئەوەی بوومەلەرزەکە زیانێکی گەورە بە خەڵکی ئەو ناوچەیە بگێنێت. بەڵام بەهۆی ئەوەی تیمە فریاگوزاریەکان تەنیا ناوخۆیی بوون و وڵاتان هاوکاری نەکردن، ژمارەی قوربانیەکان بەرز بوونەوە بۆ ئاستێکی تراژیدی. لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله. چاودێران هۆکاری ئەو زیانە مرۆیە بۆ چەند خاڵێک دەگێڕنەوە، لەوانە گەماروی ڕژێم و رووسیا و میلیشیاکانی لایەنگری دیمەشق کە تەنانەت لەم کاتە پڕ لە نەهامەتیەدا بە گیانی تۆڵەوە مامەڵە لەگەڵ ملیۆنان خەڵکی وڵاتەکەدا دەکەن کە چەند سەرچاوەیەک ئاماژە بەدەیان نامەی زێنی کچی بەشار ئەسەد دەکەن کە لە ئینستاگرامی خۆی بڵاوی کردووەتەوە و داوای لە خەڵک کردووە کە بە هیچ شێوەیەک یارمەتی خەڵکی ئیدلیب نەدەن چونکە بەوتەی ئەو تیرۆریستن. بەر لە بوومەلەرزەکەش هەمیشە ڕێگریەکانی رووسیا و چین لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا ڕێگر بوون لەوەی بڕیار یارمەتیدانی ئەو ناوچەیە ببێتە بڕیارێکی فەرمی و لەو چوارچەوەیەدا مامەڵی لەگەڵدا بکرێت. لەم کاتەدا کە پانتایەکی فراوانی خاکی تورکیاش کەوتوتە بەر وێرانی ئەو بوومەلەرزەیە، ئەو وڵاتە ناتوانێت وەکو پێویست بەهانای باکووری سووریاوە بچێت. لەگەڵەوەشدا یەکێک لە کارتەکانی گوشاری ئۆپۆزیسیۆنی تورکیا لە دژی ئۆردۆغان و پارتەکەی بۆ هەڵبژاردنی ئایاری داهاتوو بابەتی ئاوارەکانی سووریایە. پارتی جەهەپەی گەورەی ئۆپۆزیسیۆن بە بەردەوامی هاوپەیمانی عەلەویە سیاسیەکانی دەسەڵاتداری سووریایە. بۆیە لەم کاتەدا هەموو گوشارێک بەکاردێنن بۆ سەر نەیارانی ڕژێمی بەشار ئەسەد. لە کاتێکدا ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان بە نیگەرانیەوە ئەو فرامۆشکاریەی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاماژە پێدەدەن، یەکێتی ئەوروپا داواکاری ڕژێمی دیمەشقی خستوەتە بەرنامەی کاریەوە تا لەو ڕێگەیەوە یارمەتی زیان لێکەوتوان بدات. لەو ڕێگەیەشەوە بە هیچ شێوەیەک یارمەتیەکان ناگەنە دەستی لێقەوماوانی ڕاستەقینە. تەنانەت ئەو کاروانی نەتەوەیەگرتوەکانیش کە گەیشتە ئیدلیب پەیوەندی بە بوومەلەرزەکەوە نەبوو چونکە بەر لەو ڕووداوە بڕیاری لەسەر درابوو.